بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی درودی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێت. هیوادارم کە مەجالتان بێت تا بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی ببینن. بەڕێزان، بۆ ئەم هەفتە بابەتێکمان بۆتان حازر کردووە لە ژێر ناوی کەوتن. کەوتن بەپێی ئامارێکی دەقیق نییە، بەڵام تەخمینیە، یعنی حەدسی لێدەن ساڵانە 40 ملیۆن کەس ئەوەی وە ئاماری هەیە بەهۆی کەوتن تووشی کێشەگەرێکە بن. کێشەکان وەکوەتانێ شکاوی ئێسک بێت یا مشکڵاتێکی تر بێتە پێشەوە کە معموڵەن زۆربەی ئەو کەسانیشە کە لەو 40 ملیۆن کەسە کە ئامارەکانیان هەیە تەمەنیان لە سەروی 40 ساڵە. بەرنامەی ئەم جارەمان کەوتنە سەبەبەکان و چۆنیەتی بەرگریکردنە لە کەوتن کە هیوادارم جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. کەوتن خۆی بەشێکە لە دەورانی مناڵی، یعنی لە پرۆسەی گەشەکردنی منداڵە. کەوتن یەکێک لەو پرۆسە گەرەسە مناڵێک ئەوەیە کە ئەڵێن مناڵ تا نەکەوێت فێر نابێت ڕێگە بڕواتە ڕێگە، فێر ناوێت لەسەر قاچی ڕابۆستێت. ئەوەیە کە کەوتن ئەگەر حسابی کەین لە هەموو ژیانە لەگەڵ ئێمە هەیە لە دەورانی مناڵیە وەکو پرۆسەیەکە لە ڕشتە، بەڵام لە کاتی ئەتوانێت لە سانەحەیکە ئەو کەسە لە هەر تەمەنێکە بێت تووشی کەوتن بێت، بەڵام کاتێکە تەمەن ئەڕواتە سەرەوە ئەتوانێت ئەو کەوتنە بێتە مشکلەیەکی جددی و ئەو مشکلە تقریباً گەورەترین خەتەرە لە ناو بەساڵاتچوانە کە ئەگەر بڵێن ئەو خەتەرەکە تقریباً 100% ئەگەر کەسێک بکەوێت حتممە تووشی مشکلەیەکە بێت، شکاوی بێت یا زەربە بەر بەشێک لە شوێنەکانی خۆی ئەو کەسە بکەوێت و حتا ئەتوانێت ئەو کەسە بۆ کاتی یا بۆ هەتایی تووشی معلولیەتێکە، توش محدودیەتێکی حرەکەتی بکات. بۆیە چۆنیەتی بەرگریکردن لە کەوتن بابەتێکی زۆر گرنگە. ئیقداماتێکە ئەکرێت ئەتوانین وەکو احتیاط بۆ احتیاط ئەتوانین ئاڵە گۆڕگەری لە ماڵە دروستکەین، وەرزشکردن، نەرمشکردنێک و ئەنجام معایناتێک کە ئەکرێت بەتایبەت ئەو معایناتە لای دوکترە، ئەگەر لای دوکتر بێت دوکتر تەشخیص بدات چەندەتی ڕیسکی کەوتنمان بۆ دەستنیشانەکات. بەڵام ئێمە بۆچی ئەکەوین؟ یعنی کەوتنەکە هۆکارەکەی چییە؟ هەروەکە ئشارەم کرد ئامارێکە هەیە لە بین 36 تا 40 ملیۆن نەفەر ساڵانە لە توا وڵاتەکانە. وتمەوە ئامارە تەخمینیە، دروست نییەش، احتیماڵی هەیە زۆر زیاتریش بێت، بۆ وێنە شاید کەسێک لە شوێنێکی دوورە بکەوێت تووشی مشکلەیەک بێ بەهۆی دووربوون بەم ئۆرژانسێک. کەسانێک بن لە دەوروبەرە وەکو ئەڵێن ئەوانەی کە شکاوی ئەگرنەوە محەلیان پێڵێن، ئەوەیە کەس ئامارەکە دەخێق نییە، بەڵام ئەوەی کە لە وڵاتە یەکگرتووەکانە هاروارد ئامارێکی داوەتە دەرە و هەروەوتی 36 ملیۆن ساڵانە تووشی عوارزی ناشی لە کەوتنە بێت کە زۆرتریشی شکاویە، بەتایبەت ئەو عوارزە شکاویە. ئەوان هەموو کەسێک کە تەمەنی چووە سەرەوە تووشی کەوتن نابێت، بەڵام ئەوانەی کە ماسوولکەکانیان زەعیفە یا احتیمالی هەیە نەخۆشینێکیان بێت یا ئەوەی کە دەرمانێک مەسرەفکەن، ئەوانە ئەتوانن هۆکار بن بۆ ئەوەی کە کەسێک نەتوانێت هاوسەنگی یاوە تەعادڵیە ڕابگرێت و تووشی کەوتن بێت. یەکێک لە باشترین ڕێیەکان بۆ ئەوەی کە بتوانین بەری پێبگرین ئەوەیە کە علەتەکە ئەو شتێکە سەبەبەکەیە ئەوە شناساییکەین. بەڵام جیا لەوەی کە شناسایی ئەو سەبەبە هەر عامڵێکە بێتە ئەوەی کە هەم هێزمان هەم جوڵەمان کەموکاتەوە، ئیترۆ کەسە هەم لەسەر ئەوەی کە ڕاوەستێت یا ڕێگە بکات تووشی ئەوە تەعادڵی تێکەچێت، ئەتوانێت تووشی کەوتن بێت. یعنی دوو
عامڵی ئەسلی یەکێک ئەوەی کە هێز بەتایبەت هێزی ئەو ماسوولگە گەرە چۆنیەتیان تا چەندێک بەرگەی مقاومن لە سەرئێستا یا ئەو جوڵەکردە ئەوانە دوو عامڵی ئەسلین بۆ شناسایی و حتا وەختی کاتی شناسایی کرا کە بەرگریش کردێت بە کەوتن. بەڵام جیا لەمانە بازی شتانی تریش هەن کە ئەتوانێت ریسکی کەوتن بواتە سەرەوە. ئێمە بۆ وێنە کە ئەتوانین بڵێن کە ئەگەر زعفی عەزولانی یا ماسوولکە ئەگەر کز بێت زعیف بێت ئەو ئەتوانێت هۆکارێ بێت یا لە ڕێگە چوونە کەسێکە ڕێگا کات هەستەکات کە احتیمالی هەیە سەری گێژە ئەبێت خۆی بابەت شوێنێک وەکتانێ خۆی ڕابگرێت. ئەمانە یا ئازارەکان بەتایبەت لە قاچە لە ئەژنووە لە کەمەرە یا لە پشتە ئەو سێبەشە ئەو ئازارەت لەو سێبەشە ئەتوانێت سەرچاوەیەک بێت بۆ هۆکاری کەوتن یا ئەوەی کە کێش ئاڵوگۆڕی بەسەر دێت بە هەردوو حاڵەتەکە چ ئەوەی کە کێش دابەزێت چ ئەوەی کە بڕواتە سەرەوە بەتایبەت لە کەسێکە کە تەمەنی ها لەسەرەوە ئەوە ئەتوانێت تەعادڵ و هاوسەنگی ئەو کەسە تێک بدات و تووشی کەوتنی بکات. یەکێکی تر لە بڵین سەبەبەکان خەوە. خەویش ئەگەر کەم بێت دیارە بە هەر کە تەمەەن ئەڕواتە سەرەوە خەویش بەو میزانە توانێت کەم بێت تووشی ئاڵ و گۆڕ بێت. بەڵام کەمبوونی خەو خۆی هۆکارێکە بۆ کەوتن. ئەتوانین لە ئەو مەسایلێکیش هەیە کە ڕەبتی هەیە بە تەندروستی و سڵامەتی کە ئەوانیشە ئەتوانن هۆکارێک من بۆ کەوتن کە یعنی ئەو مەسایلەی کە ڕەبتیان هەیە بە ئەندامەکانی لەشەوە مەبەستمان لە تەندروستی ئیسلامەتیە. بۆ وێنە لە گوێ ئەڵێن کە تەعادڵی ئینسان ها لە گوێەکانیە بەتایبەت ئەو گوێ کە خۆی بەشی ئاناتۆمیەکەنە سێ بەشەوە ئەو بەشەی ناوەڕاستیە نە بەشی دەرەوەی یا بەشی داخڵیەکەی بەس ئەو بەشە مرکزیە ئەتوانێت ئەو بەشە گوێ بەشە داخڵیەکەی بڵین ئەتوانێت هۆکار بێت بە هەر هۆکارێن نەخۆشی یا ئامەڵگەرێتر بۆ ئەوەی کەسێت تەعادڵی لەدەست بدات. چاوە ئەو مشکلاتەیە کە لە چاوە بێت ئیسە چاو کز بێت یا دوودیت بێت دوومینی بێت یانێت دوو حاڵەت ببینێت چاو بەرچاو لێڵبێ ئەوانە ئەتوانێت هۆکار بن بۆ کەوتن. نەخۆشی دمانسیە ئەو ئەقڵ کە دێتە خوارەوە نەخۆشیکی حافزت کە ئەقڵ کەمەکات ئەو زەواڵی ئەقلیش ئەناسرێت ئەویش ئەتوانێت هۆکارێک بێ بۆ کەوتن. جیا لەمانە ڤیتامینی دێ خۆی دەور و نەخشێکی زیابینێت بە تایبەت کە تەمەەن چووە سەرەوە ئەبێت پێشەوەی کە زۆر تەمەنیش بڕواتە سەرەوە پێش ئەوە ئەبێت ڤیتامینەکان مەصرف کرد بە تایبەت ئەو مەوادانەیە کە ڤیتامینی دێ هاتیە کە ڤیتامینی دێ یارمەتی دەرە بۆ ئێسک تەسیراتێکە هەیەی ئێسک توانین بڵێن کە چوونە ڕێگە تەعادڵ زۆربەی ئیشەکە لەسەر ئێسکە. هاوڕێ هاوکارمان وێنەیەکی نیشانمانداوە کە لەم وێنە ئەو مەوادە ئەو میوەجاتە یا ئەو سەوزەجاتە کە ڤیتامینی دێ هەیە لە بەنیاتەکان وەک شیر و پەنێر ئەوانە ئەتوانین ڤیتامینی دێ ڕۆژانە لەو مەوادە کە هەیە لە تەبیعەتە وەریان بگرین بەهۆی ئەوەی کە ڤیتامینی دێ زۆر مهمە حتا ئیسێشە قرسەکەی هەیە کە ڕۆژانە ئەڵێن مەصرفیکەن. جیا لەو مەسایلەی کە شارەمان پیان کرد کە ڤیتامین دێ مشکلاتێکە لە گوێ
گوێ داخڵی هەیە یا لە بینینە، ئەتوانین نەخۆشی ئارترۆزیش کە ئەویش دەور و نەخشی هەیە، چۆن ویتامین دێ لەسەر ئێسک نەخشی هەیە ئارترۆز، ئەوەی کە ئەڵێن نەخۆشیکی تر هەیە ئەڵێن ئێسک پووکە و بووگەسە یا پووکی ئوستخوان، ئەوانە خۆی ئەتوانێت سەبەب بێت. بازێ نەخۆشینگەریش هەیە کە هین سیستم عەسەبیە وەک پارکینزۆن کە ئەوانە ئەتوانین لە دەستەبەنی ئەو مواردەی کە لە بەشی تەندروستی و سڵامەتی لەشە ئەتوانێت دەور بوێنێت لە کەوتنە. جیا لەمانە بازێ دەرمانگەر هەن کە ئێمە بە هەر هۆیک مەسرەفیکەین ئەتوانێت بێتە سەبەبێ بۆ کەوتنمان. یەکێک لەو دەرمانانە کە ئەتوانێت دەور و نەخشێکی ڕاستەوخۆی بێ لە کەوتنە دەرمانی فشارخۆینە، یعنی ئەو دەرمان گەرەسە کە بۆ فشارخۆین ئەو کەسە بەکاریەبات لە حاڵەتێکە کە فشار خوێن ئەو کەسێک کە فشارخوێنی هەست مەبەستمانەوەی کە فشارخوێنی ها لەسەرەوە ئەگەر وا بێت دەرمانێک مەسرەف کات قورس معموڵەن قورسن ئەو قورسە ئەتوانێت فشاری تون دابەزێنێ بیخاتە خوارەوە ئەو کەسە ئەتوانێت تووشی سەرگێژە بێت. پس یەکێک لە دەرمانەکان دەرمانگەرێکە کە بۆ فشارخوێنە، جیا لەوانە دەرمانگەرێکە بۆ خەو بۆ ئسترس یا دڵە ڕاوکێ یا بۆ خەموکێ ئەوانیشە بەکاربەرگە ئەتوانن ئینسانەکان تووشی گێژبوون کەن و ئەو دەرمانانیشە جیا لە دەرمانەکانی فشارخوێن یەکێک لە سەبەبەکان و هۆکارن بۆ کەوتن. دەرمانێکی تریش کە شاید زۆر بەکاربرگێت لە ئێرانە بڵێن ئەوەیە کە دیفینهیدرامینە، ئەو دەرمانە ئەتوانێت هەر خۆی بێت هەروە ئەتوانێت تەرکیبی دروستیکەن، دەرمانێکە بۆ حساسیت حساسیەتی بۆ فەسڵی بێت، جیا لە حساسیت کەسێکە تووشی سەرماخوردگی یا هەڵامەتە بێت لە ناو دەرمانگەرێکی تەرکیبیشە ئەو دیفینهیدرامینە هەیە کە ئەتوانێت مشکلاتێک لە حافزە ئەو گێژبوونە دروست کات و ئەو کەسانە تووشی کەوتن کات. یا بازی لە دەرمانگەرێکە بۆ حساسیت، ئەگەر کەسێک بۆ وێنە حساسیەتی هەیە قورسێکی زدە حساسیت ئەخوات ئەحساسەکات گێژەوێت لە ڕێگە چوونە ئەوێسی لەسەر قاچی ڕاوەستی ئەوینێ هەستەکات کە خەریکە گێژەوێت و خەریکە بکەوێت. بەڵام بۆ ئەوەی کە ئەرزیابی بکرێت ئەرزیابیکی وا بکرێت کە مەترسیەکە تا چه حدێکە باشتر ئەوەیە کە ساڵانە ئەگەر دوکتور بێت دوکتر ئەو ئەرزیابیە کات کە ئایا تا چه ئەنازەیک ئەو یەک نەفەرە نزیکە بووەتەوە بۆ ڕیسکە کە تادیدیکە. ئەگەر کەسێکیش ئەحساس نیگەرانی کرد لەو بابەتەوە کە ناتوانێت تووشی سەرگێژا بێت ئەویش باشترە کە بۆ دۆزینەوەی سەرچاوەکەی سەردانی دوکتور کات کە دوکتر بتوانێت ڕانمایی کات، چونکە دوکتریش خۆی ناتوانێت تەشخیص بات ئەبێت دادەگەرێکی بێت ئەو دادەگەرەکە دریا بەردەسی لەسەر ئەساسی ئەوانە پێت ئەرزیابیەکەی خۆی کات. بەڵام چەند ڕێگە هەن چەند ڕەوش هەن کە ئەتوانێت ئەرزیابی بکات کە ئەو کەسە تا چه ئەنازێک ئەتوانێت لە بە ڕیسکی کەوتن نزیکەوە بێتەوە. یەکێکی تستگەرێکە کە بە تستی قودرەت یا ڕێگەچوون و تعادڵ ئەناسرێت، ئەوانە تستێکە کە حتمەن لە درێژێ بەرنامەکە ئیشارەی پێەکەین. فشارخۆینە کاروە وتمان فشارخۆین خۆیشی جیالەوە کە شارەمان کە دەواکانی کە دەرمان فشارخۆین ئەتوانێت هۆکاربێ فشارخۆین خۆیشی ئەتوانێت بان و خوارچوونی بێتە هۆکارێ بۆ کەوتن. بۆیە ئەنازەی گرتنی فشارخۆین لە حاڵەتێکە ئەو کەسە دانیشتووە یا پاڵکەوتووە ئەوەی ئەتوانێت حتممەە لە سێ حاڵەتەکە، یعنی هەم ئەوەی کە دانیشتووە هەم لە بازی حاڵەتیش لەسەر قاچە یا ئەوەی کە بخەوێت پاڵکەوتن ئەنازە بگیرگێت. حدت بینایی ئەوەی کە چاو
ئایا ئەو هێزبیناییە لەسەر خۆیە یا کز بووە، ئەوە ئەبێت معاینە بکرێت کە ئایا ئەو چاوە ئەو حدەتە یانە تا چه حدێکە ئەگەر پێویستی هەیە لە عینەک ئستفادەکات. دەوروبەر ناسینی دەوروبەر ئایا خەتەرات مەترسیک هەیە لە دەوروبەرمانە بۆ وێنە ئەگەر شێرێک بۆ وێنە لە ناو حەوشە شێر ئاوەکە شکاوە ئاوی لێتکێ لەسەر مزایکەکە ئەو مزایکە ئەتوانێت هۆکارێکی مەترسی بێت بۆ کەوتن. ئەمە مساڵێ بوو کە من هاوردمە ئەوەی کە ناسینی دەوروبەرەکانمان ئەوەیە یا ئەگەر سێ چوار پلەکان هەیە تا ناو حەوشتێت باشتر ئەوەیە کە دەستگیرەی بێت یانێ وەکو ئەو محراوە کە هەیە دروستیەکەن ئەو کەسە دەست بگرێ پێ و بێتە خوارەوە لە پلیکانەکان ئەوانە ئەتوانێت بۆ شناسایی دەوروبەر بێت. دیارە کەوش پێڵاو یا گۆرەوی ئەڵبەتە گۆرەوی چۆن زۆربەی ماڵەکانی لای خۆمان مەفروش کراوە هیچ بەڕ بێ قاڵی بێت موکت بێ هەیە ئەو مەترسیە زۆر کەمترە ناو ماڵە لەسەر چۆن گەوتمی یا موکتە یا زیلووە یا قاڵی هەرچی بێ فەرشکراوە بکەوێت. دیارە گۆرەوی گەرێک هەن کە ئەو گۆرەوی گەریشە گۆرەویگەرێکی متمێنتر هەن کە تیکەگەرێکی پلاستیک ها لە ژێریەوە کە کاری تورموز دەکات یانێ استکاک زۆرترەکاتەوە کە ئەو کەسە تووشی کەوتن نەبێت. معموڵەن ئەمانە ئەو ئەرزیابی گەرەسە کە ئەکرێت و بۆ وێنە کەسێک ئەڕوا بۆ لای دکتری جیالەوەی کە فشار خوێنی کۆنتترۆل کات حتممە پرسیارگەرێکی لێکات کە سەقی مەترسیەکان تا چه ئەنازێکە بەڵام ئەوەی کە دیاریکات لە کولە ئەو ئەرزیابیە وتم بەرئساس ئەو دادەگەرەسە. ئشارەمان کرد بە تستێکە بە ناو تستی تعادڵ یا ئازمایشی هاوسەنگی ئەناسرێت. داواکەم لە هاوڕێ ئیدیتۆرمان وێنەیەکمان هەیە حازرە کە لێرن شامانەدا سپاس یەکەم ئەو وێنەکە هات هەروواکە ئەبینن یەک نەفەرەکە یەکدانە تەمرینە ئەم تەمرینە هەر کەسێک بۆ خۆشی ئەتوانێت ئەنجامی بدات کە تستی هاوسەنگی یا تست تعادڵ دەسانیە پێڵێن. هەروواکە لە ناوەکەیشی هەیە ماوەیەکی کورت ئەخایەنێت دەچرکەیە کە ئەو کەسە ئەتوانێت حەدسی لێبات تا چه ئەنازەیەک ها لە نزیکە بە مەترسی ئەوەی کە بکەوێت. هەروە لە وێنەکە ئەیبینن ئەگەر خۆمان گەرەکمان بێ ئەو تستە ئەنجام بین ئەویسینە سەرپاوە هەردوو باڵمان بازی ناکەین بەڵکو لە حاڵەتێکی ئازادەکە لکاوێت بە لەشمانەوە. هەروواکە لەو وێنە ئەیبینن بۆ شێوە ئێمە ئەوێسین یەکدانە لە قاچەکانمان ئیزت چەپ بێ یا ڕاست بێت فەرق ناکە ئێمە لە زەوین ئەیبڕین و ئەنازەکەیشی 25 سانتیمترە یانێ ئەنازەی یەکدانە مزایکێک کە ئەتوانین ئەوە بڵێن ئەنازەی 25 سانتە. هەروواکە لە وێنەکەیش ئەیبینن نەق ئەژنۆمان ئەموو شینینەوە بەڵکو خاچمان هەر لە ئەژنۆ بەرە لای پشتەوە ئەموشینینەوە و 10 سانیە دەچرکە خۆمان ڕاگرین. ئەگەر ئەو کەسە تووشی سەرگێژە بوو یا ئەوەی کە تعادڵی یەکی خوارد ئەوە ئەتوانین بڵێن کە ئەو کەسە خەریکە نزیکە بێتەوە مەترسی کەوتنی هەیە ئەبێ ئاگادار بێت. ئەگەر بۆی کرا بڕوا بۆ لای دوکتر زانی فشار خوێن یا مەسایل فشار خوێنی نیە یا نەخۆشیگەرێکی تری نییە زەمینەی بەڵام جیا لەوەی کە ئەو تستێ خۆی ئەنجامدا ئەتوانێت ئەوەی کە لە دەوروبەریشی هەیە مەسایلی ئەمنیەتی و ئەوەیگە تووشی ئەگە تووشی کەوتن بێت ئاسی بێ یا و سەدەمەی کە تووشێ بێ زۆر جدی و خەتەرناک نەبێ ئەنجامی بە ئەم تستە وتمان خۆمەشمانەت خۆشمان تاین لە ئەنجامی بین لە هەر شوێنێکە بین بەڵام هەرەوەسە کە فقط یەک شەرتی هەیە بە هیچ شێوەیەک ناوێت لە وەسیلەیەکی کۆمەکی یارمەتی بگرین یانە دەست بگرین بە دیوارە و یا دەست بگرین بە شتێکی ترە و کە ئێمە هەڵچینە سەر پێ.
دیارە وەسایلێکیش هەن کە یارمەتی دەرن وەسایل کومەکیان پێڵێن بۆ کەسانێک کە احتماڵی هەیە تووشی سەرگێژە یا لە مەترسی ئەوە بن کە بکەون ئێتر تاچە ئەنازە ئەرزیابیەکە نیشان بدات ئەوەی تر بۆ بەستگی هەیە بۆ وێنە یەکێک لە سادەترین و شتێکە عامە گۆچانە تقریبان گۆچان یا ئەسا ئەتوانێت 25% وەزنی لەش تەحمل بکات کە یعنی یارمەتی ئەدات جیا لەوە 25% حمایەت کات جیا لە گۆچان ئەگەر دەرسەدەکە زیاتر بوو بۆ کەوتن ئەتوانن لە وەسیلەگەر کومەکی تر لە واکر ئستفادەکرێ ئەوانە کە چوار چرخیان هەیە کە ئەو واکرە کە هەروە ئەی بینین لەمە واکرێکی حرەکەتی پێڵێن ئەم واکرە ئەتوانێت یارمەتی دەربێت ئەمە خۆی بەشی حمایەتەکەی تا 50% ئەگەر گۆچان 25% ئەم تا 50% دیارە کەسانێکیش کە ئەگەر مشکڵ حرەکەتی زۆر جدیان بێت نەتوانن بێستنە سەرپاوە سەرگێژە بن لە ویلچێر استفادە کەڵکوەرە گرگێت کە هیوادارین بە شێوەگەرێک کە هەن ئەو کەسانە بتوانن بەرگری لەو حاڵەتە بکەن کە تووشی واوەزعێتێ بن کە ئێتر پێویستیان بە ویلچێر بێ بۆ ڕێگەچوون بەڵام بۆ ئەوەی کە بزانین چی بکەین کە ئەتوانێت یارمەتی دەرمان بێت کە تووشی کەوتن نەبین تووشی کەوتووی نەبین نەرمشکردنە وەرزشکردنە جیا لەو وەرزشکەرەی کە هەوازین وەکو دووچەرخە سواری وەکو پیادەڕەوی ناوتەبیعات لە پلیکانە چوونە سەر چەند نەرمشێک هەن کە ئەوانە ئەتوانێت یارمەتی دەربێت من لێرەوە داواکەم لە هاوڕێ هاوکارمان ئەگەر زەحمەت نەبێ وێنەکانمان پێنیشان بێت ئەمە یەکێک لەو ڕەوشان تەمرینەکانە ئەم تەمرینە هەروواکە ئەیبینن ئەم پیاوەکە وا بێساوە تەمرینێکە بۆ تەعادڵ چۆنیەتی ئیجراکردنەکەی ئەوەیە کە ئەو کەسە ساف ئەوێسێ هەردوو دەسی باز کات یعنی باڵەکانی بڵاوە کاتەوە بە موازاتی ئەرز یەکدانە لە قاچەکانی کارواکە ئەیبینین لە وێنە کە قاچی ڕاستی هاوردووە لە پێشەوەی قاچی چەپی دایناوە بۆ حاڵەتە ئەگەر بتوانێت دەچرکە دەسانیە خۆی حفزکات تووشی سەرگێژە نەبێت نەکەوێت دوای دەسانیە پای بگۆڕێت یانێ ئەم جارە پای چەپی بێرێتە پێشەوە ئەوە یەکێک لەو نەرمشەکانە ئەگەر هاوڕێ هاوکارمان یارمەتیمان بات وێنەی ترنیشان بات بەڵێ ئەمە نەرمشێکە کە بۆ هێزە بۆ ڕاگررتنی قدرەتی ماسوولکەکانە هەروواکە ئەیبینن لە حاڵەتە ئەو وێنە کە ئێمە ئەگەر سەرنجی بدەین لە سەرەوە ئەتوانێت ئەو کەسە لەسەر هەر چوار هەم یعنی هەم پێ لەسەر دەسەکانیە بۆ وێنە بوێسێت زرانیەکانی یعنی فاصڵەی بین ئەژنوەکانی تاچە نەبێت بە ئەنازەی لەگەنی ئەو کەسە بێت نەفرە بەسراوە بێت نە زۆریش باز بکرگێت ئەو کێشە کە هین سەرشانەکانە بدرگێتە سەر مەچەکی دەست هەواکە ئەیبینین یعنی ئەو نیرووە لە قۆڵی ئەو خانمە و ئیسە منتەقل بووگە بە زەوین ینی هێزەکە بەرەو مەچەکی دەست بێت کاتێک ئەم حاڵەتە پێشات هەم ملمان هەم سەرمان لە ڕەدیفێکە بێ یانی ئەوە نەوێت سەرداخرا بێت یاین بێت سەر و مل تقریبا لە ڕەدیفێکە بێت چۆنیەتی وەرزشەکە کاتێکە لەو حاڵەتە قراریگرت ئەگەر وێنەکە لە بەشی خوارەوە ئێمە سەرنجی بدەین
حاڵەتی متەقابڵ، یعنی ئەگەر دەستی ڕاستە قاچی چەپ، ئەگەر دەستی چەپە باڵی قاچی ڕاست. هەروەکە ئەبینن لەم وێنە ئەو کەسە دەستی چەپی و قاچی ڕاستە کە هاوکات لە ئەرز ئەیبڕێت، لە زەوین ئەیبڕێت و بەرزیەکات و تاو حەدە بە مۆعەزاتی زەوین نگای تێرێت. تقریبا بەستگی بە هێزی ئەو یەک نەفەرە هەست لەم حاڵەتە ئەتوانێت لە 10 سانیە تا 30 سانیە نیم دقیقە بخایێنێت، دوای ئەوە بێتەوە بۆ حاڵەتی ئەوەڵ. بۆ هەر بەشێک ئەتوانێت 2 تا 4 جار ئەم حرەکەتە تکرارەوە کاتەوە. دیارە حرەکەتێکی مسمرسەمەرە بەتایبەت بۆ ئەوەی کە هێز تعادڵ هەم ئێسکە هەم ماسوولکەس تەنیا قاچەکان نییە، بێت باقی ئەعزای لەشیش حتا لە ملەوە پشت یا باڵەکان ئەتوانێت یارمەتی دەربێت. وەرزشێکی باشە. ئاخرین نەرمش ئەگەر هاوڕێ هاوکارم نیشانمانی بدات، بەڵێ ئەم نەرمشیشە ئەتوانین ئێمە کەڵکی لێ وەربگرین بۆ ئەوەی کە هەم بۆ هێزی قاچەکانە ئەم نەرمشە، هەم بۆ ئەوەی کە تەعادڵ ڕابگرێت. ئەوەیە کە لە سندڵیک کەڵک وەرەگرین، ئەو سندڵی نابێت زۆر نزم بێت. ئەگەر لای چەپی تەسویرەکە تواشا بکەین، ئەو کەسە گەرەکی دەستکا بە وەرزشەکە دانیشتووە لەسەر سندڵیەکە، هەردوو دەستی بۆ حاڵەتی زەربدەریە ئەتوانێت لەسەر سینگی دابنێت. کاتێک لەو حاڵەدانیا ئەمێنێت سەر قاچی نێرێتە پێشەوە. لەو حاڵەتی بڵین وەک قاچ سەمەڵیەکەیش نەبێت، کەمی بیبات بەرەو دواوە، یانێ بۆ بەشی ناوەی سندڵیەکە و بەشەی کە دانیشتووە لەسەری بیباتە قاچی بواتە دواوە، کەمێک نەزۆر لارۆ بێتەوە بۆ پێشەوە، بەڵام بێ ئەوەی یارمەتی لە قۆڵی هەڵ دەسەکانی وەربگرێت بۆ ئەوە دەستی ئەم حاڵەتە دانیاکە هیچ یارمەتێکی لێ وەرنەگرێت. لەو حاڵەتە هەڵسێتە سەر پێ، کاتی هەڵسا سەر پێ دیسانەوە بێتەوە بۆ حاڵەتەکە دانیشێت. ئەتوانێت ئەم حرەکەتە 10 جار، یعنی 10 جار دووپاتۆ بێتەوە حرەکەتێکی مسمرسەمەرە کە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە تووشی کەوتن نەبێت. جیا لەو حرەکاتانە من دەستخۆشیەکەم لە هاوڕێ هاوکارم بۆ نیشاندانی ئەو حرەکاتە ئەتوانین احتیاطگەرێکی لە دەوروبەریشمانە بەرگریکردن لەوەی کە کەسێک خزێت، بەتایبەت فەسڵەکان وەرزەکانی ئەتوانێت دەور و نەخشی بێ لە کاتی باران و بەفر و سەرما ئەمانە ئەتوانێت ئەبێت ئاگاداری دەوروبەر بین. ڕۆشنایی کەڵکوەرگرتن لە ڕۆشنایی ئەوە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە کەسێ تووشی کەوتن نەبێت. لە ڕێک پلەکانەکانە ئەو نەردە و دەستگیرە و شتەکە هەیە ئەوان نیشە خۆی ئەتوانێت یارمەتی دەربێت. بینەرانی خۆشەویست، لێرە هاتیینە کۆتایی ئەم بەرنامەیشمان. هیوادارم جێگەی ڕەزامەندی هەمووتان بوێت تا بەرنمەیەکی تری تەندروستی لایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە تەندروستی و دوور لە کەوتنتان بۆ بە ئاواتە خوازە.